سەرەتای دەستپێکردنی دانیشتنی پەرلەمان گرژی و ئاڵۆزی لێکەوتەوە. ئاڵۆزیەکەش لێەوە سەرچاوی گرت کە ژمارەیەک پەرلەمانتار ڕەخنەیان لە بەرنامەی کاری دانیشتنەکە گرتووە. پێیان وابوو ناکرێت پەرلەمان دانیشتنی خۆی تەرخان بکات بۆ هەمواری پەیڕەوی ناوخۆ لە کاتێکدا هاوڵاتیان و موچەخۆران لەسەر شەقامەکان خۆپێشاندان دەکەن و هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەند قەیرانەیەک بووەتەوە. دوایەوەی سەرۆکاتی پەرلەمانیش بەردەوام بوو لەسەر خشتەی کاری خۆی و هەموو وارکردنەوەی پەیڕەوی ناوخۆ. چەند پەرلەمانتارێک لە فراکسیۆنە جیاوازەکان دانیشتنەکەیان بایکۆت کرد. فەرمی بەوەی کە پەرلەمان بڕیار بدە بەوەی کە سەلاحیەتی ئەوەی هەبێ کە هەر بەرپرسێکی حکوومەت نەهاتە پەرلەمانەوە بە غیابی پەرلەمان بڕیاری لە سندنەوەی متمانەی بۆ بدایە هەر ئیجرائیتر کە بەرامبەری بکرێ بە غیابی بکرێت کە ئەوە ئەوای بخراتە بەرنامەی کارەوە ئەمڕۆ نەخرایە بەرنامەی کارەوە لە پەرلەمان. بەڕاستی سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان زۆر مقەسرە بەرامبەر بە مافی ڕەوای خەڵک کە داواکردنی موچەیەوە. ئێمە بۆ بەشێکی تر لە پەرلەمانتاران پێیان وابوو ناکرێت پەرلەمانتاران دانیشتنەکە بایکۆت بکەن، بەڵکو دەبێت چارەسەری گونجاو بۆ قەیرانەکان بخەنە ڕوو. باسیشان لەوە کرد کە هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆ گرنگی خۆی هەیە، بەڵام ڕەنگە لەم کات و بارودۆخەدا نەگونجاو بێت. پەیڕەوی پەرلەمانی کوردستان پەیڕەوی ناوخۆ لێمان تێک نەچێت، پەیڕەو بۆ خۆی گرنگی هەیە و ئێمە ماوەی 20 ساڵە کە پەیڕەوێک دانرا بۆ پەرلەمانی کوردستان. ئەم پەیڕەوە دەست و پێی پەرلەمانتار و پەرلەمانی کوردستانی بەستووە بۆ ئەوەی نەتوانێت دۆکو پێویست لێپێچینەوە لێپرسینەوە لە حکومەت بکاتە زەمانەکەی لە ئێستادا ڕەنگە گونجاو نەبێت، بەڵام یەکێکە لە کارە هەرە باشەکان. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەکرێت بە زۆرینەی دەنگ پەرلەمان بەرنامەی کاری خۆی بگۆڕێت و دانیشتنەکەی تایبەت بکات بە پرسێکی جیاواز. بەڵام بەشێک لە پەرلەمانتاران ڕەخنەی ئەوەیان لە سەرۆکاتی پەرلەمان گرت کە ڕێگەی پێنەداون باسی هیچ پرسێکی تر بکەن. سەیرە نابەجێیە بێشعوریە ئەم هەموو قەیرانە هەبێت و پەرلەمان لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دانیشتن کات. ئەمە وتەی ئەو پەرلەمانتارانەیە کە بایکۆتی هۆڵی پەرلەمانیان کرد. بە کوردی و بە کورتی پەرلەمانتاران وەکو هاوڵاتیان و موچەخۆران بایکۆت و مانگرتنیان ئەنجامدا، بەڵام لە کۆتاییشدا قەیرانەکان بەبێ چارەسەرکردن مانەوە. بەرزان مەلامین NRT هەولێر.